دەچینە ماڵ خێزانێکی گوندی تۆپعسکەر لە ناحیەی ساڵح ئاغای سەربا قەزای کەلار. لێرە تێپەڕینی ڕۆژەکان جگە لە خەم و نەهامەتی و نەداری و هەژاری هیچ شتێک ناگۆڕێت. هاتف سامی هاوڵاتیەکی بەڕەگەز عارەبە و لەگەڵ خێزانەکەی و 5 منداڵی نەخۆشدا ژیانێکی زۆر ناڕەحەت و هەژارانە دەژین و خاوەنی هیچ سەرچاوەیەکی داهات نین. ساڵی 2014 ماڵەکەی هاتف لە شارەبان دەکەوێتە بەرهێرشی چەکدارانی داعش. بۆیە لەو کاتەوە بەدەستی بەتاڵەوە ڕوویان لە قەزای کەلار کردووە و لە ماڵی هاوڵاتیەکدا دەمێننەوە. ڕۆژانە کریاکاریەکەم، ڕۆژوا هەیە 5,000، ڕۆژوا هەیە 10,000، ڕاتبم نییە، کەس دەعم ناکە. خواوتممە پاکان خۆم احتیمادم کرد لە پای خۆم و دریایە لێ مەخت خۆی کات ئەمریکەکان دایانسە ناوزگمە تا ئێسەشە ناوزگم تەواو نییە. گەورەبوونی منداڵەکانیان یەکسانە بە زیادبوونی بارگرانی و سەختی بەخێوکردنیان بەهۆی ئەوەی هەر 5 کچەکەی هاتف سامی نەخۆشن و تا ئێستاش بەهۆی هەژاریەوە نەیتوانیوە بیباتە نەخۆشخانە بە مەبەستی چارەسەرکردن. من هەم هەلاک کرد لە مناڵ قەسەم بخوا، ئەمە عەقڵ باش نییە، ئەمە گشتیە. من کار بەس لە من چیم لەدایش تێرم باش نییە، حتى من دڵ باش نییە لە مناڵەکە قەسەم بخوا. من مساعدە تو لە خودا وەڵا چیم لە دکتۆر پارە نییە، ئەمە کار کرد. خێزانەکەی هاتف سامی ژیانێکی نائاسایی دەژین و داواکارە هەرچی زووە خێرخوازان دەستی هاوکاریان بۆ درێژ بکەن و خەرجی چارەسەرکردنی منداڵەکانی بگرنە ئەستۆ و ماڵێکی بۆ دابین بکەن. ئەوە من مناڵەکانم کە هەر 5 کێشیان هەیە لە مێشکە، ئەوە عمرم 46 ساڵە، هەر وەهیلاکی هاوردمە. داواکارم لە ئێوە بگەینە فریامە، ئەگەرش بی مناڵەکان بوون بۆ خەستەخانە و حەزەکەن با کەشفیان بکەن، حتا خۆمش کەشف بکەن، ئایا بزانم ئایا من نەخۆشم یان نەخۆش نیم، ئایا مناڵەکانش کێشیان هەیە لە مێشکە یان نە. صار عمري 46 سنة اللي ما أعرف شيء بالحياة، كل شيء ما أعرف بالحياة. هاتف سامی ڕۆژانە کرێکاری دەکات و کرێیەکی کەمی دەست دەکەوێت لە کاتێکدا ماوەی 8 ڕۆژە هیچ ئیشێکی نەکردووە و بە خراپترین دۆخیاندا تێدەپەڕن. سەرجەمی کەلوپەلی ماڵەکەشیان خێرخوازان بۆیان دابین کردووە. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.